دوجار خێزانەکەی دادگای لێوەرگرت و لە ماڵەکەش لە خانووەکەش کردوێتی دەرەوانێ. پیاوان تەنیانین و کەسێک هەیە کە خەمی ئەوانی لە کۆڵ ناوە. من لای بورهان علیم سکرتێری یەکێتی پیاوانی کوردستان ئەو ئامار و چیرۆکی جۆراوجۆری 12 مانگی ساڵی ڕابردووی لایە. من بۆ وردەکاری و باسکردنی ئەو چیرۆکانە ئەچمە لای خۆی کاک بورهان سڵاو لێبێت. ئەرێ دۆخی پیاوان لە ساڵی ڕابردوو چۆن بوو؟ سڵاو لە بەڕێستان و بیسەران و بینەرانتان. ساڵی 2025 وەکو ساڵانی ڕابردوو ساڵێکی پڕ چێشمە چێشم و پڕ قەیران و بەداخەوە لە بەرژەوەندی ڕێگازی نێریە لە بەرژەوەندی خێزانی کوردی نەبوو. هۆکاری قێراویندارە و ئابووری کە بەرەو کێرەمی کوردستانی گرتو بەردەوام و ڕوو دەزیابوونە. بە پێی لیژنەی تۆمارکردنەوە داچوونی کەیسەکان لە ڕێکخراوێکی پیاوانی کوردستان لە 1/1/2025 بۆ 31/12/2025 611 جۆری سکاڵات و نتیجی لەسەر جملە ناوچەکانمان تۆمار کراوە. بەداخەوە 73 حاڵەتی خۆکوشتن تۆمار کراوە. 90 پیا بۆی کەشی خێزانەکانەوە کوژراوە. بەراورد بە ساڵی 2024 ئامارەکە شتێک زیایی کردووە. لەوانەیە ئاماری سکاڵات و نتیجەکان تا حدێک لەو حدێکەوە سا، بەڵام بەداخەوە ئاماری خۆکوشتنی ئاماری کوشتنی پیا بۆی کەشی خێزانەکانەوە ڕوو لە بەرزبوونەوەیە. کامڕان ئامارەکان لە ڕووی خۆکوشتنەوە زیاترە یاخود بابەتەکان زۆرا زۆر زیادی کردووە؟ بێگومان سکاڵات و نتیجەکان بەردەوامن تا خێزان بەردەوام بێت. بێگومان ژن و پیا لە خێزانان و بەرێکەوتن و لەکتێر نەگەیشتن و نتیجە ئەنجام بدرێ. هۆکارەکانی قەراوینداری ئابووری ڕاستەوخۆ کاریگەری هەیە بەداخەوە دوو موچێپاری موچەخوڕانی هەرێمی کوردستان هەرفەوتا ئەو قەراوینداری ئابووری 2014 بەرۆکی کۆمەڵگا و خێزان و کوردی و تاکی کوردی گرتو بەردەوام و ڕوو لە زیابوونە. قەیرانی سیاسیەکی ناتەندروست ینی دۆخێکی سیاسی ناتەندروست دروست بووە لە کۆمەڵگای بە تایبەتی کوردیە. وای کردو دەروونێکی نائارام بۆ تاکی کورد دروست بووە. بەردەوام تاکی کورد لەژێر فشارێکی دەرونیایە. زۆری بەیەکەوەبوونی ئەندامانی خێزان ژن و پیا و مناڵ ئەما بێتەوەی بەریەکەوتن و ئەبێتەوەی هەیەت و تیژی. کۆمەڵگا لە کۆمەڵگایەکی پرۆفیشناڵی خوێنەواری ئامانجی ئێمە کۆمەڵگای کە ئامانجمانەوە بەرە کۆمەڵگایەکی یاسایی و مەدەنی ئەنگاو بنین، بەڵام بەداخەوە دەسەڵاتی سیاسی کوردی بەسەر جەملانە سیاسیەکانەوە لە کۆمەڵگایەکی مەدەنی و جێبەجێکردنی یاسا بەرەو کۆمەڵگایەکی خێڵەکی هەنگاوێ. بەڵێ ئەوەی کە هەیە ئامارەکان بەراورد بە ساڵی پار چۆن زیادی کردووە؟ پار چۆن بۆ ئەم ساڵ چۆن؟ ئێمە ئەمارەکانی سکاڵات و نوتیژەکان ئەوە هەروەکو پار 69 حاڵەتمانە بۆم ساڵ بۆتە 611 تقریبان لە حدێ دەکاوە سا و ماوەی 5 ساڵ لە حدودایە. بەڵام ئەماری خۆکوشتنەکان پار ئێمە نزیکی 61 حاڵەت خۆکوشتمانە بۆ ئەم 173 حاڵەت. ئێمە ساڵان لە 5 بۆ 10 حاڵەتی کوشتنی پیاوەی کەشی خێزانەکانەوە بوو، بەڵام بەداخەوە ساڵ نزیکی 20 حاڵەت هەیە. ئەمە پێمانەڵێ بەداخەوە دیارە کۆمەڵگای کوردی دۆخی و خێزانی کوردی لە ناوە لە دۆخێکی ناتەندروست و لێک تێنەگەیشتنایە. کاک بورهان ئەو چیرۆکانی کە دێنە لای ئێوە چین و چیان بۆکەن ئێوە وەکو یەکێتی پیاوان؟ ئێمە ئەمات چیرۆگێتە لامان یا چیان بۆکەین دوو زۆر کەیسێتە لامان. جۆرێک کێوانی کەنەوە چۆ دادگاکان تۆ محاولی دانیشتن و لێک تێگەشتن و پێکهێنانەوە و هێنانەوەی کۆمەڵێ مبەڕید و کۆمەڵە بەرچاوڕوونی کۆمەڵی ڕێنمایی تێکە بۆی وەکو بەرچاوڕوونیەک بەرژەوەندی خێزانەکەی سەر بەرژەوەندی خۆی تەماشاکە ئێساوەی کە بۆتە هۆی ئاماری زیابوونی تەلاق بۆتەوەی زیابوونی کەشی خێزانەکانەوەی بەداخەوە تاک لە ناو خێزانە بەرژەوەندی خۆی خستە سەر بەرژەوەندی خێزانەکەی بە تایبەتی ژن و پیاوە. ئەمە مەکەکارێکی یعنی زۆر خراپە. ئەمە حاڵەتەکە زۆرێک چیرۆکەکانیش دێت چیرۆک ئەوەی کە من مەبەسمە چیرۆکێک هەیە کە لە ساڵی ڕابردوو هاتبێتە لات و زۆر ئازاری دابێتی و نەتوانی ینی هیچی بۆ بکەیت. ئەنواع چیرۆکی تیا لەوانەیە بەداخەوە چیرۆکی خیانەتی قورسی تیا بێت. پیا و دەست و پێوەستاوە واتە بەردەستمان تەنها لای ئێمە تەنها گریاوە لە بەرەوەی هیچ حەجێکەکات هیچ حاڵەتێکەکە خوا نەخواست پەنا بۆ هیچ حاڵەتێکە واسەیەکەی بەداخەوە هەر کاردانەوە لەسەر پیاوەکە قورس دەکەوێت. تیا بێت و تەلاقێدا مناڵەکانێکی ویدە سەر جادۆ لەگەڵ ئافرەتێکا بەدواخوانی سپێنەکە ژیانی خراپتر بڕوا هەنگاوێکی خراپترێ بەبێتەوە زیندان. ئەمە ناوە چیرۆکی قورسێکێک لەو چیرۆکانی کە زۆر ئازاری ئێمەی داوە. ئێمە پیاوێکی کاسبی ینی بڵین فەقیر ماریدارایی باش نییە بەداخەوە خێزانەکەی لەوانەیە چەند ساڵێک بە لێجیاوەتەوە چۆتە ماڵی باوکی لە پیا و مناڵەکان لە ماڵی خۆی ئاژیان ماڵەوت خۆی خانووەکە کە کراوە بە ناوی خێزانەکەیەوە مناڵێکی کەمەندامیشی هەبوو لە سێ مناڵی هەبوو لەگەڵ مناڵێکی کەمەندامیشە بوو. ئەم پیاوە کاسبیش کردو مناڵ کەمەندامەکەشی بەخێو کردووە پامسەکەی بەداخشەوە دوای دوجار خێزانەکەی دادگای لێوەرگرت و لە ماڵەکەش لە خانووەکەش کردوێتی دەرەوانێ کابرات چۆ بە خۆی بم مناڵانەوە بۆتە کرێکی کەوتۆتە سەر جادە. ینی بەڕاستی ئێمە
غەدرێکە لە ناخەتەوە زۆر پێی نامەرتاحی زۆر پێ ئازارتەیات. زۆر باشە دەست خۆش بە زۆر سپاس. بەڵێ ئەمە وتەی بورهان عەلی بوو سکرتێری یەکێتی پیاوان وەک ئەو باسیەکات ئامارەکان ئەگەرچی زۆر زیادی نەکردووە بەراورد بە ساڵانی ڕابردوو بەڵام جێگای دڵخۆشیش نین.